سڵاوی خواتان لەبێ بیسەرانی رادیۆی ڕوودا و وەرگرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک. ڕاستەوخۆ دەینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری پرۆگرامی لەگەڵ ئادەم. لەگەڵم بن بەوەی تاوتوی پرسێکی دیکەی گرنگی پەیوەست بە ژیان بکەین. ئەمیش بابەتی پێشکەوتنە زانستەکانی گردون ناسیە. لەم چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو وێنانەی کە جەیمس وێب ناسا بڵاویکردنەوە دەنگدانەوەی زۆری هەبوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناوەندە زانستیەکان و بە تایبەتتر جۆرێک لە دوو ڕەوتی دروست بوو لە نێوان خەڵکێک کە دژی ئەمە بوو بە ناوی ئاین، خەڵکەکیش پێیوا بوو کە ئیسلام و قورئان زۆر دەمێکە و زووترە باسی ئەم بابەتەیان کردووە. لە بەرامبەریشدا خەڵکانێک پێیان وایە کە ئەم بابەتە دوور و نزیک پەیوەندی بە ئیسلام و قورئانەوە نیە، ئەمە بابەتێکی زانستی سڕفە. ئەمە دەپرسی ناخۆ نوێترین ئەو پێشکەوتنە گردون یاسیانە چین و جەیمس وێب چیمان پێ دەڵێت، چیمان بۆ دەکات، شتێکی نوێی پێیە ئەم داهێنانە زانستیە. هاوکات هەڵوێستی ئیسلام لەبارەی پێشکەوتنەکانی گردون ناسی چیە؟ ئایا ئیسلام لەگەڵ ئەم پێشکەوتنە زانستیانەیە یان دژیەتی؟ قورئان ئەم پێشکەوتنە زانستیانەی تێدا هەیە؟ ئەگەر تێیدا هەیە ئایا قورئان کتێبی پێشکەوتنی زانستیە یان کتێبی هیدایەت و ڕێنمونی کردنی خەڵکە و کتێبی ئاینیە؟ بۆ ئەم پرسە یان هەردووچیانە بۆ وەڵامی ئەم پرسیارانە میوانداری بەڕێزان دکتۆر عیماد گوانی، دکتۆرا لە زانستی ئیسلامیەکان لە ستۆدیۆ میوانمە. بەخێربەی دکتۆر. زۆر سپاس. هاوکات بڕیارە لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز حوسێن ڕابی، مامۆستای فیزیا لە زانکۆی سلێمانی لەگەڵم بێت. مامۆستا حوسێن سڵاوت لێبێ ئەگەر گوێت لە دەنگما. مامۆستا حوسێن زۆر سپاس کە لەگەڵ ئێمەی و دەمەوێت لە تۆوە دەست پێ بکەم. ئەو وێنانەی بڵاو بووەوە لەلایەن ناساوە کە جەیمس وێب ناردوویەتی، ئایا ئەمانە نوێترین پێشکەوتنی زانستی گردون ناسین یان شتی تریش هەیە ئێمە نایزانین و ئەمەیان بڵاو بۆتەوە یان ئەمەیان لای ئێمە دەنگدانەوەی زیاتری هەبووە؟ بەڕێزم تەلەسکۆپی جێمس وێب ڕێکلامێکی زۆری بۆ کرا و نزیکەی 30 ساڵە خەریکی دروستکردنین و پارەیەکی بجار زۆری بۆ تەرخان کراوتیا خەرج کرا. ئەم تەلەسکۆپە حدوداً 6 مانگ لەوە پێش نێردرا بۆ شوێنێکی تایبەتی لە فەزا کە پیاڵێر خاڵی لاگرانج کە دوورەکەوێتەوە بە تەواوەتی لە مانگ و زەوی بۆ ئەوە کاریگەریان لەسەری نەمێنێ و ئەو کات لەوێوە دوای ئەم 6 مانگ و بڕێە کەوتە ئیش و یەکەم بەبێ ئەو ئارکەی کە بۆی دیاریکرا بوو یەکەم ئەو وێنانەی کە تۆماری کردو لە ماوەی 1 ڕۆژە و ئەو وێنانەی تۆمار کرد بوو ناردی بۆ زەوی لەگەڵ وێنەکانی پێشوی تەلەسکۆپی هابڵ یەکیەگرتەوە و لە هەمان کاتیشە ئیمپڕۆگە پێشکەوتنێکی یەکجار زۆرتری پیشانەدا. وێنەکان کوالیتیان جار بەرز بوو، داتەکان بە دقەیەکی زۆر بەرزتر کۆکرابوونەوە و ئەمە دڵخۆشیێکی گەورە بوو بۆ ئەوانی کە لەو پرۆژەدا بەشدارن کە دڵنیابن لەوەی تەلەسکۆپەکە ئەو ئەرکانەی کە لە داهاتوودا بۆی دیاریکراوە بە باشی جێبەجێ. ئەمە خەڵکێک دەڵێ هەتا خەڵکانی نووسەر و با بڵێن ڕۆشنبیریش لە کوردستان ئەمەیان نووسی بۆ ئەمە چ لە ژیانی خەڵک دەگۆڕێ؟ ئیتر وێنە بنێرە یان نەنێرێ هیچ لە ژیان ناگۆڕێ. ئایا ئەمە دروستە ئەم تێگەیشتنە یان ئەمانە هەڵەن لەو لێکدانەوە؟ ئەوە چیرۆکێک بیرەخاتەوە، چیرۆکەنە بەسەرهاتێ. بڵێ لە گوندەکەی ئەمە کابرایەکە بوو هەر کاتێ لێیان مەسەن باسی حیوانێکی سیر و سەمەرام کردایەکە لە شوێنێکی لە دنیا لە ئەفریقا لە شوێنەکەیە ئەو یەکەم شت کە ڕاوچی بخۆی یەکەم شت ئەها بە مێشکایە و گۆشتەکەی حەڵاڵە ئەخوێ. دا ئەمەش لێرەدا بەو شێوازێ یعنی زانست ڕاستە لایەنە لاوەکیەکانی ئەگەڕێتەوە بۆ ژیانی مرۆڤ و تەکنەلۆجیا پێشەخە و هەموو تەکنەلۆجیایی کە هەمانە لە ئێمڕۆوات چ لە
چ ئەو پێشکەوتنانی کە هەمانە لە پزیشکیە و چ ئەو پێشکەوتنانەی لە پەیوەندیەکانە هەمانە لە تەکنۆلۆژیای پەیوەندیەکانە هەمانەوە لە هەموو بوارەکانی تری ژیانی ڕۆژانەمان هەموو ئەمانە بەرهەمی پێشکەوتنی زانستە و لوتکەی زانست و پێشڕەوی زانست گەردووناسیە. یعنی تۆ گەورەترین زانەکانی سەردەم کە ناگانەبەی مەسەلەن گالیلۆیە، نیوتۆنە، ئەنشتاینە، هاوکینگە، هەروە بڕۆکس بەرەوسەرەوە بەرەو خوارەوە هەموو ئەمانە گەردووناسن. یعنی بە دوای ئەوە بوون بزانێکن ئەم گەردونی ئێمە سەرچاوەکەی لەکوێوەیە ئەسن ئێمە بۆ چیاتونێتە ئارەوە ئێمە بۆ لێرەی ئەو من لێرەوە یەکە بڵێن بوو بەهۆی ئەوەوە کە زانست پێش بکەوێ و پێشبینی بکەن و پێشبینی زانست لەگەڵ بوارەکانی ترە فەرقەکەی بە پێشبینیەکانی تاقی بکرێتەوە بۆ بزانێکن قسەکان ڕاستەیانە. کاتێک کە پێشبینیەکان تاقیەکرێتەوە تەکنەلۆژیا پێشەکەوێ و ئەو تەکنەلۆژیا جارێکی کە ئەگەڕێتەوە بۆ ژیانی مرۆڤ هەموو ئەو پێشکەوتنانەی لەم 200 ساڵە لە ژیانی مرۆڤ هاتەتە ئاراوە بەهۆی ئەم تێڕوانینەوە بۆ زانست کە زانست بە دوای ئیشە سەرەکیەکەی خۆی بکەوێت کە ئەویش کەشفکردنی سروشت و گەردوونە بەبێ ئەوە بیرەوە بکاتەوە کە ئەمە بەکەرتی بەڵام ئۆتۆماتیکی بە پاڵیەوە مهندیسەکان هەن، پزیشکەکان هەن و بەرهەمەکانی زانست جارێکی کاهێننەوە نەو ژیانی ڕۆژانەیە. باشە پێم وایە تۆش بۆ خۆت لە ئەکاونتی خۆت وێنەی هابڵ و یان ئەو وێنانەی کە هابڵ پێشترگرت بووی لەگەڵ جەیمس وێب داد نابوو. پێشکەوتنی جەیمس وێب لە چییە؟ ینی چی زیاتری پێیە لەو پێشکەوتنانەی پێشووتر؟ زۆر شت هەیە. مەشا کە تەلسکۆپی هابڵ لە کاتی خۆیە لوتکەی تەکنەلۆژی ئەو ساڵانی بەکارهێنانی ساڵانی 80 سەرەتاییەوەکە لوتکەی تەکنەلۆژی ئەو وەختایی بەکارهێنانی هەموو ئەو تەکنەلۆژیایی کە بەشەر پێیگەیشت بوو لە پرۆگرامی کۆمپیوتەریەوە لە ئامێرەوە لە کامێراوە لە ئاوێنەوە هەر هەمووی بەکارهێن وەگەی بۆ و توانی وێنەیەکی تا ڕادەیەک پێشکەوتنمان لە گەردوون باتێ ناسەردەمی خۆی. بەڵام زانستکاران بۆ ڕانەوەستان و بە دوای ئەوە گەڕان کە چۆن بکری ئەمە پێش بخێت بۆ بەرنامەیاندانا و لوتکەی تەکنەلۆژیای ئەم سەردەما بە ڕۆبۆتیکیەوە و بە هەموو لایەنە جۆراوجۆرەکانی تەکنەلۆژی ئەم سەردەما ئەو تەکنەلۆژیای کە هێشتا لە هیچ پێ بەکار نهاتووە یعنی لە ژوورەکانی توێژینەوە داهێنراوە ئەو تەکنەلۆژیایان بەبەسمە ئەو تەکنەلۆژیایان لەم تەلسکۆپا بەکارهێناوە تاکو بتوانن وێنەیەکی وەرتر و ڕوونتر و پێشکەوتوتر لە گەردوون تۆمار بکەن و داتای زۆر دقیقتر کۆ بکەنەوە هەتاوەکو بتوانین ئەو وێنەی کە لە گەردوونی بینراو هەمان ئەو وێنەی کە لە زیهنی هەمومانە سەبارەت بە گەردوونی بینراو هەیە ڕوونتر بکرێتەوە واتاوەکو بتوانین کۆناغێ بچینە پێشترەوە ئەوەی کە جیاوازیەکە بۆ شێوازەیە یعنی تۆ مەسەلەن بڵێن جیاوازیەکە وەکو تەنانەت جیاوازی وەک جیاوازی مۆدێلی سەیارەیش نییە چونکە ئەمان تا ڕادەیەکی زۆر شۆڕشە بەڵام مەسەلەن مۆدێلەکانی سەیارەی مەسەلەن سەیارەی ئێستا بڵێنەتاو لەگەڵ سەیارەی ساڵی 1990 چۆنێ فەرقی هەیە جیاوازی ئەم تەلسکۆپەی هابڵ و تەلسکۆپی هابڵ و تەلسکۆپی جێبەجێ ژۆبەیە چونکە وردبینی داتاکانی قەت هێندە نەک دوو هێندە نەک سێ هێندە قەت هێندە. بەڵێ باشە دەگوترێت جەیمس وێب دەتوانی پێمان بڵێ ئەو وێنانەمان بۆ بنێری کە هی سەرەتای ئەو تەقینەوە گەورەیەن کە گەردوونی لێ دروست بۆ 2000 ئەمە دقیقە ینی ئەم ئاماژانە ئەوەی کە ئێستا وێنەکانی نردووە ئەو ئاماژانە ئاماژە دڵخۆشکردن بەوەی کەەوە جەیمس وێب دەتوانی ئەم وێنانەمان بۆ بدە کە جیهان هەمووی تاوەڕێ دەکا چکە کۆمەڵێک نەزەڕیەی علمی گەورە بە هەزاران ساڵ چەند ساڵە خەڵک لەسەر ئەم تیۆرانە دەڕوا و ئاینەکانی زۆر جەختی لەسەر دەکەنەوە. باشاکەن ئەگەر ئێمە ئەو تیۆریانە نەبێت لە گەردوونا و بوون حقیقەتەکەی ئەوەیە چونکە وەکو ئەگە تیۆریەکانی ئاینشتاین و کوانتم و ئەمانە نەبێ من ناتوانین هیچ پشتگیری نەبکەین وەکو وایە بچینە ناو دارستانێکەوە ئاسان هەر پێشتر نەمان بینی بێ هیچ خەریتەیەکمان پێ نەبێنەوە دارستانێکی چڕە هەر بە ملاولاچین و وەنەبی کەوا بوو ئێمە خەریتەیەکمان هەیە نەخشەیەکمان هەیە کە پێشتر
دروستمان کردووە بە پێی ئەزمموی پێشوو و بە پێی ئەو داهێنانە حەزریانەی کە بڵێن لە کۆمەڵی فیزیایەکان و ئەستێرە ناسان و بەرزناسانەکە ئەم بە پێم خەریتە بڵێن ئەم تەلسکۆپانە بە پێ و خەریتی شەکەن و بە دوای ئەو پێشبینیانە ئەگەڕێن کە ئەو تیۆریانە بە دوای ئەو پێشبینیانەکە پێشبینی کردوە مەسەرەن ئەستێرە چۆن دروستە بێ قۆناغەکانی دروستبوونی ئەستێرە بە تیۆری پێشبینی کراوە ئەم ئەچێ ئەو پێشبینیە تاقیەکاتەوە پێشبینی بیگبان کراوە ئەو ئەچێ بزانێکە ئەو پێشبینیە بۆ شێوازیە و شێوازنی تاوان بیگبانک گومانمان لەوە نیە کە بیگبانگی هەبووە بەڵام مەراحلی دوای بیگبانگ کە بەشێکە لە تەکوینی گردونیکە ئەمە ئەنواعی تیۆری لەسەرە ئەنواعی بۆچوونی لەسەر هەیە و یەکلاکردنەوەی ئەگەڕێتەوە بۆ ئەم تەلسکۆپانە کە بتوانن هەنێ داتا تا ئەتوانن داتای ورد لە نزیکی سەرەتای بڵێن دەستپێکی گردون تۆمار بکەن و تاوەکو بتوانین نەخشەکەمان بۆ ڕوون بێتەوە و هەنگاوی دواتر ئەمە هەرچی زیاتر نزیک بوونەوەیە بە خاڵی دەستپێشی گردون بەڵام بۆ خودی خاڵەکان نەخێ ئەمە ئەرکی ئەم تەلسکۆپە نییە ئەم تەلسکۆپە 10 بۆ 20 ساڵ ئیشەکە بزانیشین لەم ماوەیە ئەتوانێت چی کۆ بکات ینی ئەم تەلسکۆپە ئەوەمان بۆ یەکلا ناکاتەوە کە ئەو بینگ بانگە هەبووە یان نا بەڵکو خۆناغی دوای ئەوەمان پێ دەڵێ بیگ بانگەکەمان ئێمە تماشاکە بیگ بانگەکە بەهۆی کشانی گردونەوە تا ڕادەیە دڵنیاین دڵنیاینەوە کە بیگ بانگ ڕوویدا نەگەک بیگ بانگ چەندی بیگ بانگ ڕووی داوایانی لێ بەڵام شتێکە لێرەدا هەیە ئێمە تیۆریەکە لێ و مشاهدە سەرەتایەکانش وما بەڵام ئەوەی گرنگە دیتایلەکەیە وردەکاریەکە چ خەبەرە وردەکاریەکان تامان تیۆریەکانیشیان زۆر کردەوە بۆ وردەکاریەکان بەڵام فیزیا و گردون ناسی و ئەمانە علمە علم تەنها قسە نییە تەنها معادلات و هاوکێشە مەتماتیکەکان نییە ئەبێ حتمان ئەنجامەکان تاقی بکرێتەوە یعنی لە سروشتا ئەو پێشبینیانە ببین ئەو کاتی ئۆریەکە کردیت وەرەگرێت کە ئەکام تیۆریەتی وەرگێکی بە کەڵک و بە سوود و ڕاستە ئەمە ئێستا بە دوای ئەو کارانەوە طبعا بۆ ئەم کارە تۆ تەکنەلۆژیا بەکارەهێنی ئەو تەکنەلۆژیا پێش یەخەی و جارێکیکە تەکنەلۆژیاکە گەڕێتەوە بۆ ژیانی ڕۆژانەمان و لای مهندسەکان دووبارە پێشەخرێتەوە دووبارە چێتەوە خزمەتی عیلمەکە بۆ تاقیکردنەوەی تێوەری تر و ئەم شتە بەم شێوازە لەم 400 ساڵە بەم شێوازە بردەوە زۆر باشە مامۆستا حوسێن لەگەڵم بمێنەرەوە بە سوپاسەوە دکتۆر عیماد بەڵێ خزمەت دیدگای ئیسلام چیە بۆ ئەم پێشکەوتنە زانستیانە ئایا ئیسلام دژیەتی یان لەگەڵیەتی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبي محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ مامۆستای بەڕێز مامۆستا حوسێن ڕابی لە سلێمانیەوە کاک دکتۆر جان ئەوەی کە ئێمە لە خلالی دراسەکردن و ممارەسەکردنی خۆمان لە دەقە دینیەکان و هەروەها لە تێڕامان و تێفکرین لە قورئان و لە فەرموودە پیرۆزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مان بۆ دیارکەوتووە بەوەی کەوا ئیسلام یەکەمین ئاەتی کە هاتووە باس لە زانست و زانیاری و خوێندن و خوێندەواری ئەکا و لە نێو قورئانی پیرۆزیشا زانست و معریفەت چەقی بابەتەکانن و چەقی خولانەوەی بەرگارەکانی خوداش بەرامبەر بە ئینسان لەسەر عەقڵ ئەوەستن هەر کاتێک کە ئینسان عەقڵی ئیش نەکا یاخود عەقڵ بوونی نەبی مرۆڤەکان لە تکلیف و هەروەها لە ئەمر فەرمانی خوای پەروەردیگار ئەبەخشرێن هەر بۆیەشە تەماشاکەیت ئەوانەی کەواشێتن لە شەریعەت ئیسلامیە حوکمی شەرعی نانگرێتەوە و لە بەرامبەر تەکلیفات و فەرمانی خوای پەروەردیگارە بوردراون کەواتە بوونی زانست و معریفەت سەرچاوەیەکی قوڵی دەقە دینیەکانن ئێمە سوورەتێکمان هەیە لە قورئانە بە ناوی قەڵەم هەروەک باسم کرد لە قورئانی پیرۆزە بە سەدان ئاەت باسی عیلم و معریفەت تێدا هاتووە و ئینسانی هەنداو بۆ ئەوی بیر بکاتەوە و خوای پەروەردیگار جەلە جەلالوه لە زۆر ئاەت پیرۆزە
کاتێک کە باسی ئاسمان و زەویمان بۆ ئەکا داوامە لێ ئەکا بۆی کەواتەیە بفکرین تێڕابینین کەواتە ئیسلام ئەمە جێی دەستخۆشیە وکەواتە بەگشتی ئیسلام ئاینێکە مطابقە لەگەر دەقەدینەکانی ئێمە هەر یەکێکی هەر ئینسانێک بیکە مەهمەکان باگراوەندێ و ئینسانی چوی مادام هەنگاوەکان هەنگاوێکی زانستین جێگای دەستخۆشین و جێگای ئەوەن بۆی کەوا دڵمان پێی خۆش بی طبعا لە نزیکە و متابعی ئەو بابەتەم کردووە مامۆستایکی ئاینی دڵت پێی خۆشە بۆیکەوە هەنگاوێکی خەڵکێک چاوەڕێ بوو تۆش چاوەڕێ ئەوە بوویکەوە بزانی جێمسوێی چی دەنێری دەمەکی زۆرە متابعی بابەتە لە فەلەکە بە تایبەتی مثلەن گەورەترین ناوەندی فەلەکی دنیا ئێستا ناسایە لە ڕێگای ئەو عالمە عێراقیانە یاخود موسڵمانانی کە لەوێ ئەندامن زۆر جار مەسەلەن داتام وەرگرتووە حسائیاتم وەرگرتووە لەوانە دکتۆر باسل الطائي مثلا عصام الحجي كأوانا هيك كان عراقية طبعا خۆمان لە ناسا کار دەکات طبعا دەورێکی باڵای هەیە بۆی کە لە ئیشەکەن کارەکەن جێمس ویب طبعا خەتوەیەکی گەورەی وەک مامۆستا باسی کرد تەکانێکی گەورەی عەقڵی مرۆڤە و تەکانێکی گەورەی پێشکەوتنی زانست و معریفەتە و لە هەمان کاتیشدا من قناعتم وایە ئەوانەی کە وا بیر ئەکەنەوە کە ئەبێ ئیلا شتێکی مەحسوس لە پشت ئەو بابەتەوە بێ بیرکردنەوەیەکی هەڵێت چونکە ئێمە لە دەرەنجامە لە ژیان دوو جانبمان هەیە جانبێکمان هەیە جانبی معنەویە کە بریتە لەو هەموو هەست و شعور و بیر و ئایدیا و فکر و تێگەیشت نەمان بۆ ئینسان و بۆ گەردون و بۆ دوای ژیانی ئینسانیش جانبێکی دیکەمان جانبی مادیە ئەوەی مامۆستا باسی کرد مەتەلەن ئێستا ئێمە ئەوە هەنگاوێکە بۆ ئەوەی کەوا تێڕوانی نەزانستی و معریفەکانی کە مرۆڤ هەتاوکو ئێستا بڕوایان پێ هەبووە ڕنگ بێ ئەوە بێتە پاڵنەرێک یاخود ببیتە یارمەتی دەرێک بۆ ئەوەی بۆمان بسەلمێنێ کامل لەم تێگەیشتنانە یاخود لەم بیردۆزی و نەزەریانە لە حەقیقەت و لە ڕاستیان نێزیکن ئەوەی کراوە سەراحەتەن ناڵێم سەورەیەکی گەورەیە لە عەقڵی ئینسانی بە تایبەتی لە تەکنۆلۆژیا چکەوەکەوەی کە من لەسەرم خوێن بێتەوە هابڵ ئەو ئاوێنەی کەوە وێنەکانە گوازێتەوە درێژەکەی 2 مەتر و والله ئەعلەم 40 سانتیمەترە ئەوەی جێمس ویب 6 مەتر و نیوە یعنی تێیدا ئەو دقەی کە ئێستا لە وێنەکانە طبعا لە دوای یعنی لە خوار ڕەنج بنەفسەجیە کە وێنەکان لە ڕێی گواستنەوەیەکی زۆر معقد ئەوەی کە مامۆستا دەتوانی باسی بکە وێنەکان بەو شێوازە پێشانی ئێمە دراون سەهل کراون ئاسان کراون بۆ ئەوەی کەوا لێیان تێبگەین پێشکەوتنێکی یەکجار گەورە ینی نزیکردنەوەی مەسافەی طبعا وەکەوەی بیستم دەڵێ وێنانە ینی بە نەوعێک گیراون مەسافەی زەمەنیان لە 290 ملیۆن ساڵی ضەوئی یعنی مەساحەیتیان طبعا مرۆڤ بتوانی بەو ئاستە پێشکەوتن بەخۆی بینی جێگای دڵخۆشیە جێگای ئومێدە من قەناعەتم وایە هەنگاوانە هەنگاوی تریشی بەدوا دادێن کە تێیدا دەکرێت زۆر شت خزمەتی مرۆڤایەتی بکرێ بە تێک یعنی دەکرێت ئیسلام لەگەڵەوەی ئەگەر بۆ نمونە زانستێکمان لەو ڕێگایەوە دەستکەوت زانستەکە بەڕاست ببینێ چ مشکلە یعنی لە ئیسلامەتیا تەماشاکی کاک دکتۆر جان ما صاحبی دینە چینە و دینە تێڕوانینی بۆ کەون هەیە تێڕوانینی بۆ ئاسمان هەیە تێڕوانینی بۆ دروستبوونی ئەسڵی کەونیش هەیە حتما دکتۆر ڕشد فەکار کە لە ساڵی 1970 مڕەشح بوو بۆ جائیزەی نۆبڵ لە کیمیا یەک لە قسە جوانەکانی ئەوەی ئەڵێ ئەوەی گەورەی قورئان ئەسەلمێنێ ئەوەی هەر چەندی پێشکەوتنی مرۆڤ و هەروەها اکتشافاتی علمی زانستی زیاد ببن گەورەی تێڕوانینی قورئانمان بۆ دەرەکەوێ من کاتێک ئەو وێنانم بینی طبعا بۆ من هەچ لە ئەسڵ ئیمانی من زیاد ناکات چکە ئیمانم بە بڕیارێک پێشتر بڕیاری خۆم داوە لەسەر ئەساسێک بڕیارم داوە بۆی کەوا بڕوارم ئیمانم بە خیتابێکە بووە کە ئەم خیتابە لە دیدی منەوە لەم اعتقادی منەوە ئەسڵەن وە لە ئەبەدەن کارێکی ئیلاهیە دەستی مرۆڤی تێدانیە بۆی هەموو ئەو شتانێکە لە نێو دووتێی پەرتوکەکەی کە قورئانە باس کراوە جێگای متمانن لە ئیسلامە تێڕوانینی بۆ ئاسمان بۆ فەلەکیاتی ئاسمانی لە ئاەتێکی قورئانی پیرۆزە کە ئاەتی 9 تاکو 12 سوورەتی فوسیلەتە خۆی ئەنوێنێ بۆی کەوە سێ شتمان پێ ئەڵێ ینی لە سێ نەزەریە باسی گەردوونەکە 1400 قسوور ساڵ بەر لە ئێستا
بەر لە دروستبوونی تلسکۆپ بەر لە دروستبوونی مەثەلەن پێشکەوتنی مرۆڤ ئەو بابەتانە شتێکێک ئەوەیە ئەو زەویە کە دروست کراوە لە چوار لەنە سێ حقایقی کەونی هەنا یەکەمینیان زەوی ئەوەی کە لە نێو زەویشە بە چوار قۆناغ دروست کراون و هەروەها ئەسڵی کەون مادەکەی دووکەڵە یعنی ئەسڵ کەونی مادی لە دووخانە لە دووکەڵە و هەروە دەوراتی تەکوینی یعنی ئەو مەرحەلەی کە فەزا یاخود کەونی ئاسمان و زەوی تێدا دروست کراون بە 6 قۆناغی هەستیارە تێپەڕیون و ئەساسیشیان هەردووچان یەک بوونە کانە تا ڕەتقەن فەفتەقناهما حەسەبەوەی کە لە قورآانی پیرۆزە باس کراوە بۆی کە أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما خواهي پروردگار فرمي هردو چان يك كتلة بوينة دواتر لك دوكن ما بستم يعني أو تيروانينا شو قرآني بو كون والدواتر مثلا جنابي ما مستاكم بسبور الفيزياء ديان زانايد كي غير مسلمانش كاتي كولينو أكن كاتي كجيمس ويب دواي جيمس ويبيش كبيم وايا طبعا وين كان جيمس ويب أو كامل خويندو دري بس تنهار رونيا كان 150 مليون بيكسلا يعني أتو أما براسي تطورات جاري هاي العقل الإنساني يعني بون منادلة أجر من بخورشم بتسمع أسمان ببين بون منزوي مسطحني هردر مسطحة شو كقرآن وعربي يعني ما بس تكلوا عقليته عقليتي إسلامي پێشکەوتنی زانستی قبولە بۆ مانایی دەکرێ هەر شتێک پێشکەوتنێکی زانستی وتی تۆ قبولە دوی یان بە مەرجێک قبولتە کە پێچەوانەی دەقی سەریح نەبی یان پێچەوانەی ڕای زانانی خۆمان یعنی پێوەرەکە چییە پێوەرەکە یەک شت هەیە هەر شتێک کە بوو بە حەقیقەتی علمی دڵنیان بەوەی کەوا لەگە دەقەدینەکان ناکۆک نابی يعني لا إما نظريات علمي قابلة قبول وقابلة رفض لا بريد بيت النظريات أتو ما دام نبيت حقيقة زانستي بلام كاتك أبو بحقيقة زانستي بأيش ويش هيك كسيتشنات واني بناي إسلام إنكاري بك وضلنياشين بويكوا هيك حقيقة زانستي نية كلا قلد قدينك شو كالدين ابن تيمية تقريبا نزكي نص صال برلي استعلاه الله عقل ونقل ئەگەردش بەیەک دیکە بوون بزانەیە کە چال لە ودوانە دروستنیە لەبەرەوەی خوا دینی بۆ ئەوە نەناردووە تاوکو ئینسان کۆت و بەند بکە دینی بۆ ئەوە نەناردووە تاکو ئینسان لە پاشخانەیەکی مەتەلەن قەتیسما و بژی بۆ ئەوەی ناردووە تاکو ئینسان لەگەڵ ژیانە هەڵ بکە بتوانێ جێپەنجەی لەسەر زەوی بەجێ بێڵێ بتوانێ خوای پەروەردگار پێمانە فەرمی ئەوە دەفەرمی چی قل سیروا في الأرض فانظروا كيف برو مثلا أويدك يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان ليرتش سلطان زانسته بس لو أنا كابرا بسيار كابرا باش ما مصر أي باش بو كابرا كافر أتشو كابرا مسلمان نتشو بوسرمان بو كافر أما ينكر دورات حضاري كاك دكتور خواي پروردگار للدنيا دو سنة دو قانوني هنا سنتك معناها سنة بشرية سنتك معناها سنة كونية سنة كونية خواي پروردگار وای دانا و چه کار بکە ئەو نانەخوا يعني ناکرێت تۆ مسڵ پەیوەندی بە دینەوە نییە لە سنەتی کەونیە يعني خوای پەروەردگار جل جلاله ئەو سنە کەونیانەی کە دانا و وەکو خۆیان بەڕێوە دەڕۆن بۆ هیچ کەسێکی نایگۆڕی حتا يعني لە نێطاقێکی زەیق وەکو معجزە بۆ پێغەمبەران دەستکاری کردووە ئەویش بۆ ڕاست و دروستی پەیامەکەی سنەتی بەشەریشمانەیە سنەتی بەشەریش يعني یاسای بەشەریشمانێ ئێمە ئیبن خەلدون کاتێکە باس لە دەوراتی حەضاری ئەکا ئەوانەی کەوا ئیشەکەن ئەوانەی کەوا کارەکەن ئەوانەی کەوا ئیبداعەکەن ئەوانەی کەوا ئیستفادە لە عەقڵەکەن ئەوانەی کە دژی ستەم ئەوەستن ئەوانەی کەوا نخبەیەکی صالح دەکەن بە ڕیسپی و بە ڕێز لە عەقڵەکانی خۆیان ئەگرن و زەمینەیان بۆ فەرهەمەکەن تاکو بتوانن ئەو عەقڵانە بتوانن خزمەتی مرۆڤایەتی بکەن و ئیبداع بکەن و لە دنیا تێبفکردن و لە گەردون تێبفکردن ئەتوانن بگەنە نەتیجە جا مسلمانە کافرە ئەمە پەیوەندی بە دینەوە نییە يعني ئێستاگەر بێت و کوڕی مسلمانێک و کوڕی کابرایەکی یەزیدی لە مەکتەبێ بن کوڕە یەزیدیەکە بخوێنێ کوڕە مسلمانەکە نەخوێنێ کوڕە مسلمانەکە ناجح نابێت لەبەرەوەی کە مسلمانە کوڕە یەزیدیەکە ساقط بی لەبەرەوەی کە یەزیدیە کامە خوێنگیتی ئەو کەوایە ئیسلام ئەوەی کە باسی شەکری کاک دیکتۆری باست کرە و مامۆستا بەڕێز و فلان فلان ئێمە لەنێو هەموو دینەکانە کۆمەڵێک عەقڵیەتی قەتیسما و هەن و لە هەمان کاتە تۆ تەعامل لەگەڵ دەقەکان بکە یعنی ئەمە عەقڵیەتی کەسێکە نەخێر ویزای نەزەری دروستی ئیسلام بەی شێوەیە زۆر باشە مامۆستا حوسێن ڕابی
جەیمس وێب پێمان دەڵێ سەرەتایی گەردوون چۆن دروست بووە؟ عرضم کرد ئەمتان نزیکی بیگ بانگ ئەڕوا چون زۆر جار مەسەلە بڵێن زۆر جار دەبووی پاشماوەی شتەکانەوە ئەتوانی قیاس بکەی بۆ سەرچاوی شتەکە چۆن تا ڕادێگە ڕوو نەکاتەوە بەڵام ئیشی جێمس وێب بیگ بانگ خودی بیگ بانگی دوای بیگ بانگ دوای بیگ بانگەوە پێوە وتا نزیکی 100 ملیۆن ساڵ دوای بیگ بانگ بۆ پێش لەو منتەقای شەکە لەو ناوچەیە شەکە بەڵام ئەوە کە بڵێن بۆ ینی جەیمس وێب ببوورە چەند ساڵ بەری ئێستا وێنەی چەند ساڵ بەری ئێستامان بۆ دەگوازێتەوە دەتوانێت ینی توانایی هەیە تا نزیکەی 11 ملیار ساڵ نزیکە 11 ملیار ساڵ خۆی بیگ بانگ تقریبی 11 ملیار 600 ملیۆن ساڵ ینی توانای ئەوەی نییە بینگ بانگ و بەر لە بینگ بانگ پێمان بڵێ چۆن بۆ چیوانە نییە ئەرکەکەی ئەوە نییە بەڵام مەسەرەمە پێشترش دە ساڵانی حەفتەکان و شەستەکان و ئەوانە پاشماوەکانی بیگ بانگمان تۆمار کردووە بە پێڵێن پاشخانی مایکرۆوەیڤ تەنانە دەستەکانە گە تەلەڤیزیۆن ڕەش و سیکەکەونەکانی لەبیر بێت ئەگەر یەکێ لەو تەلەڤیزیۆنانە بکەیتەوە ئەوە کاتێکە بەفرەکە پیشەرە هیچ کەناڵە هیچ سیگناڵەوە ناگرێت بەشێک لەو بەفرە ئەو پاشماوەی بیگ بانگ ئەو پاشماوەی تەخیلەوە گەورەکە یعنی ئەمە بەمانە نییە کە ئێمە هیچمان لە بیگ بانگ دەست نەکەوت و هیچ جاتێکمان لە بیگ بانگ هەرچی ئەم تەلەسکۆپە شتێکی دیاریکراوە بۆیان دیاری پرۆگرام کرا ڕۆبۆتە ئەم تەلەسکۆپە تەنها تەلەسکۆپی ڕۆبۆتێکە کە ئەرکێکی پێش دەدراوە ئەو ئەرکە بە ئەنجام بکرێت و ئەو ئەرکە خەریکە ئەخی یەکەم تاقیکردنەوەی پیشانیدا کە ئەرکەکەی بە باشیێنی ئیتەماوەتەوە ئەرکەکانی تری کە مەراحلی تەکوینی گەلاستێرەکان و هەستێرەکان و هەستارەکان و وەگەڕان بە دوای هەنێ شوێن لە گردونی خۆمانە بۆ ئەوەی بزانێتین کە لە هەنێ شوێنە ئایا ژیان هەیە یان نە هەنی شوێنەکەیە کە قابلیەتی ژیانی تێدا بێت یان ژیانیتیایە یانە ئەمە ئەو ئەرکانی کە بۆی دیاریکراوە ئەو شتان باشە ئەمە بەرهەمی تەنیا مرۆڤی پێشکەوتوی ڕۆژئاوایە یان بەرهەمی ئیسلامە بەدیدیتەوە چونکە بەشێک لە زانایانی ئاینی لە بانگخوازان دەڵێن ئەمە 1400 ساڵ پێش ئێستا لە قورئان باس کراوە و ئیسلام باسی کردووە ئەمە لێرە حاڵەت تێگەیشتنێکە مەنی مەسەلەن بە وەڕاستکەم زانست یەکێکە لە ئێمەڵێن دوایین مەعریفەی بەشەریە ئێمە ئاین بوارێکی مەعریفەی بەشەریە هونەر بوارێکی مەعریفەی بەشەریە فەلسەفە بوارێکی مەعریفەی زانست دوایین بواری مەعریفەی بەشەریە کە ئەگەڕێتەوە بۆ 60 پێش ئەو لەگەڕێتەوە بۆ سەدەمی گەیڕۆمان پێش ئەو چەکەرەکانی ئێمە زانستان یەکێک لە شوێنەکان کە بڵێن زانست هیچ چەکەرەی کرد تا ڕادیەکی زۆر گەشت کرد جیهانی ئیسلام بوو لە بڵێن لە سەردەمی عەباسیەکان و ئەمانە و ئەو مەعریفەیە ئەو فەلسەفە لەوقتێکە ئەو فەلسەفەی سروشتی ئەو فەلسەفە سروشتی کە لە یۆنان هەبوو هێنرایە بەهۆی فتوحاتی ئیسلامەوە تێکەڵکردنی کۆچوویەکان لە جیهانی ئیسلامە وەرگێڕا بۆ زمانی عەرەبی و پەرەی پێ پەرەسەندنێکی باشی بەدا و ئەم پەرەسەندنانە وەستا بەس زۆر کەس هۆکارەکەی باس دەکەن یەکێ لەو هۆکارانە مەسەڵان ڕەشتەڕی مەغول یەکێ لەو هۆکارانە بەڕای من زۆرتر ئەمەیە گەشەسەندنی جۆرێ سەلەفیەت و ئیسلامگەری بوو لە جیهانی ئیسلام پێویستیان بۆ نەبوو سروشت بگەڕن لەناو ناخی خۆیانە بە دوای دەردەکانی خۆیان نەدەدەوە زانست لە منتەقا تووشی وەستان هات لە منتەقەی قوتراتی ناوەڕاست و ئەفریقا بەڵام هەر لە وەختا لە ئەوروپا شتێ دروست بڵێ ڕۆنەسانسیە دروست بوو و ئەو زانست و مەعریفەی کە لە یۆنانی کۆن گوازرا بووە بۆ جیهانی ئیسلام وەک گەشەی سەند بوو گوازرایەوە جارێککە بۆ ئەوروپا لە ئەوروپا تووشی شەڵەژان بوو و ئەو شەڵەژانە هەموو جۆرەکانی شەڵەژان بۆ ئەو شتەڕانەوە کە لە بەڵێن لە شەڕەکانی سەلیبی کە جیهانی شکست هات بوو و گەشەی ئەو گەشە ئابووری کە لە کشت و کاڵا کردبوویان
بوو بەهۆی ئەوە کە مەجار دروست بێ بۆ ڕەنسانس لەوێ بێتە ئاراوە و ئەو ڕەنسانسە بەرەبەرە بوو بەهۆی دروستبوونی شۆڕشی زانستی و ئەوەی ئێستا ئێمە تێدا ئەژین شۆڕشی زانستیە کە چەکەرەکانی گەڕێتەوە بۆ یۆنانی کۆن گەڕێتەوە بۆ جیهانی ئیسلام ئەو ڕاستە بەڵام شۆڕشە زانستیەکە لە سەردەمی گالیلۆ دەستی پێکرد و لەوە فەلسفەی زانست دێتە ئاراوە کە زانست پشتە بەستێ بە گریمانە دانانی تیۆری وە تاقی کردنەوە ئەمە گرنگترین خاڵێ بوو کە لە سەردەمی گالیلۆ هاتە ئاراوە ئێمە لەم سەردەما ئەژین بەڵێ سەردەمی پێشتری کە بوو بەهۆی ئەوەوە ڕۆژاگەر ئێمە لە فەلسفەی زانست دوو شتمان هەیە یەکی ئیستقرایە یەکی استنباط یا قیاس یا ئەو دینی پۆکەی استقرا بریکە لە وردەکاری کە تۆ وردەکاری زۆر زانی ئەم جاردێنی گشتاندنی بۆکە گشتاندنەکە لە سەردەمی ئیسلامە لە سەردەمی یۆنانە گشتاندن زۆر پێیا بوو ئەوەیە کە ئێمە مۆدێلی توولەما یا بەتبنیوسمان هەبوو بۆ گەردوونەوەمانە گشتاندنیان بۆ کردبوو بەڵام لە سەردەمی ئیسلامە چووە ناو دیتایلی زۆر کرا تاقیکردنەوەی زۆر کرا بڕێکی زۆر ئیستقرا هەبوو ئەم وردەکاریان ئەم دیتایلانە لە سەدەکانی ناوەڕاستە گوازرایەوە بۆ ئەوروپا و لەوێ گەشتیان و لەوێ ئەم جارێکی کە استنباط یان استنتاج یان قیاس یان بە ئینگلیزی نازانم عەرەبیەکان وانەیە باش نەوت بێت دیداکشێن هاتە یعنی ئێنداکشێنەکان گەیە بۆ مەرحەلە کە دیداکشێنێ بێتە ئاراوە و تیۆریەکی مەزنی وەکو تیۆری نیوتۆن یان فیزیای کلاسیک دروست بێت ئەمە هەمووی بەندە لەسەرچی ئەو وردەکاریانەی کە پێشتر کراوە باشە کان کراون ئەمجا تۆ دیگشتاندنی بۆکەی و یاریشتی بۆ دانەی طبعا گومان لەوە نییە کە سەردەمی ئیسلام ڕۆڵی گەورەی هەبووە ئێمە ناتوانین بڵێن باشە مامۆستا ئەوەی من تێگەیشتم لە تۆ بنەتەکەی لە یۆنان بووە ئیسلام یان سەردەمی موسڵمانان پێشکەکانێکی باشیان پێیداوە دواتر گەڕاوەتەوە ڕۆژاوا لە ڕۆژئاوا ئیتر ئەم بەرهەمی شۆڕشە زانستی لێ دروست بووە من لێرا بۆم بۆ گوێگرانی بەڕێزدا ئەمە ڕوون بکەمەوە بۆ هەردوودا ئەم ئاینێکی دژە زانستی نیە ئاینمانێ دژە زانستی ئیسلام ئاینێکی دژە زانستی نیە چونکە ئێمە سەردەمێکمان هەبووە کە نەتەنها زانست نەوەستێنراوە گەشەی کرد بەڵام بۆچی لە سەردەمی ئیسلامە یعنی بڵێن لە سەدەکانی ناوەڕاستە هەر لە سەردەمی ئیسلامە وڵا زانست لە جیهانی ئیسلامە تووشی وەستانێکی جەوهەریە بێ ئەمە ڕای زۆر یەکێ لە ڕاکان کە پرۆفێسۆر عەبدولسەلام زانای گەورەی پاکستانیش بڕوای پێیەتی ئەڵێ هێرشی مەغوڵ بوو کە کتێبخانەکانی تیا بردووەمانە بوو بەهۆی ئەوە کە ئێتر شوێنە نەمێنێ توێژینەوە و مەدرسەکان و کتێبخانەکان تیا بن بەڵام ڕایەکی تریش هەیە نا مەسەلەن تۆ لە سەرەتای سەردەمی ئیسلامە کەسێ وەکو ئەلبیرونیت هەیە ئەڕوا وڵاتە و وڵات ئەگەر ڕێشت کۆکاتەوە تاقیکردنەوەکە لەسەر فەلات لەسەر کولتورەکان شت کۆکاتەوە بەڵام لە کۆتایی ئەو 500 ساڵ دوایی ابن خەلدونمان هەیە کە یەکێکە لە زانەخەرە گەورەکان کاتێکە لە کتێبێکی ئاڵێ ئەمە عەبدولسەلام لە وتارێکی باسیەکە ئەڵێ بیستومانە لە ئیتالیا جارێکی کە پۆلەکانی فیزیا و کیمیا کراونەتەوە و خەڵک خەریکی خوێندنن ئەو بە تۆرێ تەشەرە وەڵە با بۆ خۆیان مەشغوڵ بێت مەبەستی ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕانگەی ڕۆڵی حەسەنی کوڕی هەیسەم چێ لەوە بینە کە زۆر باز دەکرێ بەشاکە زانایانی موسڵمان بڵێن ئەوەی زۆر گرنگە لە جیهانی ئیسلامە دەسەڵاتدارانی موسڵمان زۆر پراکتیکی بوو یعنی مەسەلەن فەیلسوفیان کوشتووە عارفیان کوشتووە نمونە سۆهرەوەردی بەس دەسەڵاتدارانی موسڵمان کرد بەڵام زانایە کە بڵێن ئیشی پراکتیکی کردووە ئیشی سروشتی کردووە هەمیشە پارێزراو بووە و ئێمە لە مێژووی ئیسلامە ئەو کەسانمان پێش نابێت کوژرابێت لە ئەوروپا هەیە وەکو چێ وەکو چێ مەبەستت جان وەکو چێ کە زانا بۆ موسڵمانیش بووە بەڵام چووکە پراکتیکی بووە دەستی بۆ نەبراوە مەسەلەن نمونەی ابن سینا تەکفیر کراوە خۆ بەڵام نەکوژ
ڕازی تەکفیر کراوە بەڵام نەکوژرا. ڕۆڵی حەسەنی کوڕی هەیسەم لەو بەینە دەڵێن یەکەم کەس بووە کە بەڵێ ئیشی لەسەر ڕووناشی کرد بەڵێ لەسەر ڕووناشی کردن بەڵام ئەو باوە تەکمەگەم ئەوە کە مەسەڵەن سۆرەوەردی تەکفیر کرا و کوژرا چونکە بەس پیشەکەی عرفانیات و فەلسەفە هەر سوورەوەردی نا حەلاجی بن عەرەبی خۆ بەڵێ بەڵێ ئەوە ناکرا بکوژێت چونکە بەکەرسی هەر بەکەرسی قسەکرد بەکەرسی و شتانان و فەلسەفی و ئەمانە هاتن سوودی کردەکیان بۆ حکومڕانەکان نەبوو بەڵام مەسەڵەن کەسێ وەکو ابن سینا یا رازی و ئەمانە تەنها فەیلسوف و مفەکر نەبوون ئەوان پزیشک بوون ئەوان منەجم بوون ئەوان کەشناس خزمەتی کرداریان پێشکەش بە دەوڵەتی ئیسلامی و مسلمانان کرد باشە مامۆستا حوسێن دکتۆر عیماد کەوا ئەسڵی ئەم بابەتە یان با بڵێین ئەم پێشکەوتانە پێشکەوتنی مرۆڤەکان لەسەر دەمی جیاواز هەموو ڕۆڵیان هەبووە تێیدا بەدەر لەوەی کەوا ڕۆژاوا بووان ڕۆژهەڵات بووە بەبێ جیاوازی لە نێوانەوەی کەوا مسلمان بووە یان کریسیان بووە یان ئاینی هەر نەبووە ئەم تێگەیشتێکی دروستە بە دیدی ئیسلام طبعا سپاس بۆ کاک دکتۆر حوسێنی بەڕاستی ئینسان دڵخۆشە کە ئینسانی ئەوە منصیف لە کۆمەلگای خۆمانە بین ئەمە بەڕاستی تێڕوانی نەزانستی حەقیقیەکەیە کاک دکتۆر شارستانیەتی ئینسان یعنی تەوەڕاتی یعنی قۆناغەکانی پێشکەوتنی مرۆڤ لەسەر هیچ کەسێکی مارنین یعنی تو ئێگاستار تەماشە بکەیت لە عالەمی ئیسلامی ئیبنی ماسەوەیهی مثلا کە یەکێک کە کابرایکی جوولەکە بووە بەڵام ڕۆڵێکێک جار گەوری هەبووە لە بابەتی طبی مەتەلا تەنها بەرهەمی ئیسلام نییە نا بەخۆی مەسەلەکە بەرهەمی ئیسلام و نا ئیسلام نیە ئیسلام نهاتی خۆت و برێ وەڵڵاهی هەموو خەڵکی ئقسا بکە مەخۆی تێڕوانی نەغەڵەتە تو کاک دکتۆر تەماشێکە ئێستا ئەگەر بێت و مسلمانان ئێستا بێن جارێکی دیکە قیادەی مرۆڤایەتی بگرنە دەست یعنی جارێکی دیکە ئەو حەضارەتێکی ئێستا ڕۆژ ئاوە لە 100 ساڵ ڕابردوودا پێشەنجی ئەکا ئێستا گەر بێت و مسلمانان بێن چیەکەن خۆ جارێکی دیکە جیمسویبی خراپ ناکەن جابرن وڵات بچین لە بیدایە دەست پێکەنەوە ئەوەی کە جیمسویب کرایە تەطویری پێکەن لەوێ دەستێت فڕێکی دیکادا یعنی خۆت ئەمە قۆناغە خۆت و ناتوانرێ یعنی تو خۆ ناتوانانی بەرەو پاشەوە بگەڕێتەوە دەی بەرەو پێشەوە بڕۆ یعنی ئەمە تێڕوانین ئیسلامە یعنی تێڕوانینی ئەوانەی کە دەڵێن هەرچی هەیە بەرهەمی ئیسلامە ناتێڕوانینێکی هەڵەیە یەکە ئەوەیە ئیسلام پێویستی بەوەیە تۆ مبالغەی بۆ بکەی ئەسڵەن وەلا بەدە کاک دکتۆر ئەمە پێویستی بەوە هەیە تو مبالغەی بۆ بکەی ئەوە پرسیارەکە ئەوانە دادەنیشن هەرچی هەبی دەڵێن ئەمە ئیلا لە قورئان و لە ئیسلامە ئەگەر بەو شێوازە بەو تەفاسیلە لە قورئان و ئیسلام نەبی ئیسلام هیچی لێکەم دەبی ئەخێر کاک دکتۆر بەخۆی تەماشێکە محەممەد غەزالی قسەیەکی جوانی هەیە الله الإسلام قضية عادلة ولكن وقعت بين أيدي المحامين الفاشلين. الله الإسلام خوي كشيء كراس ودرسته بالله مو كساني كتمثيل كنساني فاشل. إما إشكالاتي إما لو عقليتي كإستا بيشنجي عالم إسلاميك وما قلي أو ما نهي مثلا خطاب إسلامي وخطابي كمنبثق القرآن ولا قرآن ولا سنة لهيز دقيقة تجداني نينا لفرمود كان بيغمبر عليه الصلاة والسلام وانا لقوناغش لقوناغ كاني مروفايتي دا أتو تماشاكي كما مصطباسي كده لقوناغ كانت تماشاكي تطورات علمي أو استبهي أو عقليتها مذهبي أو عقليتها وشكا أو عقلية ضيقيك مثلا السلطة السياسي بوهندك مثلا مصلحتي لصلاة داركم ولا خلقك ما بتك تطويري بأدري بس تجي زانا كان لنا مسلمانا ما تجي زانا كان كاك دكتور بخوي تو عقليات وخذ بطبيعات حال السلطة دوريش زور مهمة هي لبربيداني مسألة معرفة وزانستي تو كاتي كمأمون حاكم ما بتماشى أكيد بقدر هر ترجمة كردني كتابك لا زماني يونانية بقدر قرصاي كتيبك زر أداة ورجرك والله كاتي كمأمون منكم ولا خلق جدي كده تسرد صلاة السلطة تماشى أكيد خلقانك ابن بحاكم وده صلاة دار أجربت لقى المذهبي أو النوى باقي المرفوزة خوك باسم كرد جيان أما ده صلاة ما مصادر دكتور عماد كم خاله گرنگا زانانین لە مێژووی ئیسلامدا زانای زۆر گەورە بوون خزمەتی زۆر گەورەی مرۆڤایەتیان کردووە بەدەر لە هەر شتێک بەڵام ئەم زانایانە بەر لەوەی لەلایەن خەڵکی ناموسڵمانەوە هەڵسەنگاندن بۆ کاریان بکرێ لەلایەن بەشێک لە فەقیه و شەرع زانەکان تەکفیر و تەفسیق و تەضلیل و شار بەدەر کراون
ئەمە بۆچی هەمیشە ینی ڕوتێکی بەهێزینە و فەقیهەکان دژی ئەم پێشکەوتنە زانستیانەوەیە جەم باسی چێت بۆ بکەم ینی ئەوانەی ئێستا مامۆستا حوسێن باسی کرد کە ئەها مسلمان شانازی پێدەکا ئەمانە تەکفیر کراون ئەزانی کاک دکتۆر بابەتە با دوو شتالێک دیکە جودا بکەین ئمە بابەتێکمان هەیە پەیوەندە بە جانبە فقهیەکەی جانبە عەقیدەی عەقائیدەکەی بەشێکی دیکەشمان هەیە پەیوەندی هەیە بە جانبە زانستی و معریفەکەی هیچ کەسێک لە عالەمی ئیسلامی لەسەر جانبە عیلمیەکەی نەکوژراوە تەکفیر نەکراون تەکفیرکردن پەیوەندی بە جانبە عەقیدەکەی وهەیە حەزەکەم چییە ئێستا مەتەلەن ئیبن سینا لەسەر ئەوەی تەکفیر نەکرایە مەتەلەن کە کتێبی شیفای نووسیوە تێگەی لەسەر ئەوەی کە لەم بابەتە باسی ڕووناچی ئەوانە باز دەکرێت بەس دەڵێن ئیبن تەیمیە تەکفیری نانە وانە ئەمە زۆر باس کرا من ابن هەیثەم لە ضمنی ئەو قائمەینە کە ئیبن تەیمیە قسەی لەسەرکردنی ئیبن تەیمیە هەموو ئەو کەسانی کە قسەی لەسەرکردینە لەسەر ئەسا عفوم بکە ڕازی لەسەر ئەساسی زانستەکەی کە قسەی لەسەرکردیە لەسەر جانبی لەسەر ئەو ئاڕا عەقیدیانن کەوا سەبارەت بە خوێندنەوەی کۆنی گردون و هەندێک لە بابەتانێکە پەیوەندی بە جانبە عەقیدەکەی وایە عەقیدەیانە زادەی ئەو پێشکەوتنە زانستیە کە ڕازی هەیە مەرجە کە غەیری ڕازی بەخۆی مەرجە کاک دکتۆر جان تەماشاکات و تەماشاکەی هەندێک بابەتی عەقائیدی هەن فکری عەقائیدی هەن تێڕوانینی مەثەلەن فەلسەفی هەن لەگەڵ دەقە ئیسلامیەکان یەکدیکە ناگریتەوە کە لەگەڵ دەقە ئیسلامیەکان یەکدیکە ناگریتەوە زانایە کاتێک کە دێت تەحلیل لە بۆ ئەو جانبە فەلسەفیەکەیە کە حکمێکی فقهی بەسەردەدا ئەمە بابەتێکە مثلا هەتا ئێستا ئەمەش بۆ خۆی هەڵ نەبووە في كل الأحوال لو دەکرێت نمونە هیچ لە گردون ناسی نازانی مرزني كاك بتنيا بأخليتي فقهي لسر أويني وك باسم كرت لسر أويني كجردون الناس لسر أويني كبيشكوتني زانستيو لسر أويني كتزرب عقيدية كي قصيتو زورونا يعني أوا بيمخوش أو لك دكتور قصيتورونا بلا رأي عقيدية سهرة وردي قصك أوي ماموسا أو رأي عقيدية لأنزامي پێشکەوتنە زانستیەکەی ئەو زانایە بووە لە بوارێکی دیاری کراوە لە کاتێکدا کە فەقیهێک دێ حکمێکی لەسەر دەدا ئەو فەقیهە هیچ لەو پاشخانە علمیە نازانی کەوای کردووە سەری کێشاوە کاک دکتۆر ئێستا بەسەلەن کابرایەکی وچی ئیبن تەیمی عەبدولحەکیم ئەجار کە کابرایەکە مەثەلەن لە ئەمریکا لە فەڕەنسا ئوستادی فەلسەفەیە كتابي هي بناوي ابن تيمية واستئناف القول الفلسفي في الإسلام الله لدواي ابن رشد وابن سينا بيرة فلسفية كان وستانها تاوكو ابن تيمية نهاد زارة شي دي كدستي بيكردو طورة فلسفية كلا نا مسلمان نبونيا كاتك ابن تيمية دين نقدي ابن سينا كادي كدين نقدي هل وشان ولا بو قضايا منطقي كان يوناني أكا لجانب عقيدية كي خويا نقضي أو بابتان أكا نك علمك بيك جاري رفزناكا يك زاناي مسلمان بيبلي كبشكوتنيشي قوري لفلسفة لتصوف ل زانستی تدریبی کردبی و تەکفیر نەکرابی زۆر کاک دکتۆر ئێمە مەسەڵەن یەک لەوانە ئەمە پێنج عالمی فەلەکی مەشهورمان هەنا کە یەک لەوانە مەثەلەن البەتانی یەکێکە لەو 20 فەلەکیانەی کە لە تاریخی بەشەریە وجودیان هەبووە هیچ حکمێکی نابینی لەسەرەوەی کە ئەو کابرایە مثلا تكفير كرابي مثلا أبو ريحاني بيروني كبناوي ليوناردو دافنشي عالمي إسلامي مشهور لنا غربية كان بهمان شيء لو أنا مثلا طوسي استاخو نصير الدين الطوسي كدجايتي كرا ولا سألوا مسائل قصف فكرانه وكلام نيوان جهاني سنو شعاب ونك لسر جانبي أو كابرا مثلا جانبي فلكيات وحسابيات صار خوارزمي ابن الشاطر أبو حامد استرلابي إما كومالك زان يعني بوتونك هي ضلي أو فتوى تكفيرانا أو ججايتي بشكل زاناني مسلمان بأو زانايانا خويان أماش هو كاريتي قوري بشتوستاني زانست العالمي إسلامي أخوي ذكر لا ما قناعات موانية زانك أخوي أو عقليته راسته وشوي ما مصطفى باسكر أو عقليته السلفية كبسر عالم إسلامي دا ظالب وبشيك ولا لو ترواني نتسكيك لبو قردون ولبو جيان ولبو أما هو كارك نبو أما قيناك مداخلة بلا ما مصطفى تنها السلفية نية هو كاري ديك زورن بلا عرفان لحموش يك ياسر بلين لسر راستك وستاندني راستك هين وشنك صط لصط عارف
زانستان بە دوای حقیقەتاگەر بەس لە دەرەوەی خۆ حتا مامۆستا عفوم بکە تا ئێستاشی لەگەڵ دابی ئەو عقلێتی کە ئێستا لە عالمی ئیسلامیدا زاڵە بڕۆ تەماشای کە ئەوەی کە بە متەسر بی بەجانە بە عیرفانیەکەی یعنی بە دوای ویژدانیات و بە دوای خەیاڵات و بە دوای بابەتانە دەڕوە. بەس مامۆستا حوسێن هەستناکی ئەم دژایەتی و فتوا و کوشتن و ئەمە بۆ خۆی هۆکارێکی گەورەی پشت وەستانی موسڵمانان بووە لە پێشکەوتنی زانست و فەلسەفە؟ من حقم بەسەر تەکفیرۆمانەوە نیە ئەوە لایەنی سیاسی حکوومەتداریە و زۆرتر جوانە جوانە بووە بەڵام عیرفانیات عارف بە دوای مەشاکە یەکشت زۆر گرینگە ئەم شتا بێ بکەین بۆچی شۆڕشی زانستی لە چین دەستین یا چاینا دروست نەبووە بەڵام شۆڕشی زانستیەکان هەمووی لە ڕۆژ ئاوا دروست ئێمەش بەشێکین لە ڕۆژ ئاوا بۆچی یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەو ناوچانەی کە بڕوایان بە تاکخوا هەیە خوای تاقانە هەیە لە دەرەوەی خۆیان بە دوای ئەو تاقەخوا گەڕێت ئیتر ئێسەکانە مەسەن لەم سەردەما بە دوای تیۆریەکی یەکانتیراکە هەموو هینەکانی گردون بڵێن شی کاتەوە بەڵام لە قەدیمە بە دوای خوایە کاگەڕان کە هەمووی بڵێن جوابی هەموو پرسیارەکە بە دوای شوێنی ئەو خواگەڕێت ئەو خوا لە ئەو خوا چۆن ئەم تاکخوایە ڕۆڵی هەرە سەرەکی بەڵام عارف بە دوای ئەو تاکخوا لە دەرەوە ناگەڕێت لەناو ناخی خۆیان لەناو ناخی خۆیان ئاگەڕێت کە لەناو ناخی خۆت ئاگەڕێت و لەناو ناخی خۆت ئامێنیتەوە یعنی دەنچۆنە پرسیارەکەی بۆ دێتە پێش بە دوای پرسیارەکە لە دەرەوە پرسکرین ناکە لەناو ناخی خۆیان پرسکرینەکە کەوابووی هیچ پێشکەوتنە دروست نابێت بەڕای من هۆکاری سەرەکی وەستانی هەموو وڵاتانی مسلمان و ئەو وڵاتانی تریشتە مسلمانی ئەم تێڕوانینە عیرفانیەیە ئەم تێڕوانینە عیرفانیەیە کە ئەو کەسانەی کە بە دوای پرسیارەوەن ئەکەونە پێر هەنێ ترین یان هەڵێ پێرکاریەوە کە لە ناو ناخی خۆیانە بە دوای پرسیارەکانیان بگەڕێن باشە مامۆستا حوسێن هیچ نییە ئەوان وا بڕوایان بەڵێ ئەوە هیچ نییە تەواو کاتم نەماوە بەس یەک پرسیار ینی ئێمە چاوەڕێی ئەوە بکەین بەهۆی وێنەکانی جیمس وێبەوە کۆمەڵێک تیۆری گەورەی فەلسەفی و ئاینی گۆڕانیان بەسەردابێ یان هێشتا ئەو قۆناغەماوە نابەر لە لێرە ئەم شتانە تێکەڵ نەکەین زانست ئاین فەلسەفە هونەر ئەمانە هەمویان ئینما عیبەی بەشەری شتێکە لە زانستە هەیە زانست بوارێکە کە تێدا پرسیارکردن ڕێزیەک گیراوە کاندن یان بێڕێزیکردن بێڕێزیکردنی نەکبە ڕێزشکاندنی تیۆریەکان خەڵاتی لەسرە کە تۆ بتوانێت تیۆریەک تێڕوانینێک ئێستاکانی هەر کەسێک بتوانێت تێڕوانەکانی ئەنیشتاین بە بەڵگا بە ئەزمون فەشەل بێبێنێت گەورەترین خەڵاتی نۆبێل ینی خەڵات دارن کە تۆ بۆ ئەو شتانە کە حاڵەتی قوتیەتی پیا کردووە تۆ پێشێن بەڵام لە بواری ئاینە ئەم شتە نییە لە بواری ئاینە ئەم شتەمان نییە ئەوەیە زانست فەرقی هەیە لەگەڵ بوارەکانی ترە هەم لەگەڵ هونەرە فەرقی هەیە هەم لەگەڵ ئاینە فەرقی هەیە هەم لەگەڵ عیرفانیاتە فەرقی هەیە ئەمە جیاوازی هەیە بەڵام هەمویان 2000 باس لە بۆ نمونە قەزیەی بوون ئەفراندن دەکەن بەڵێ بوونە بەڵێ هەمووی بوونە هەر یەکەی بە شێوازی خۆی هەر یەکەی بە ڕێگەی خۆی و ئەوەی لێرایە کە مەسەلەن ئەگەر ئاین بێتە ناو دینەوە بڵێ من چونکە ئەوەی کە لە سەدەکەی ناوەڕاستە لە ئولیفاڕوی بڵێ چونکە ئەوان هاتبوون تێڕوانینەکانی ئەرەستویان پەسەند کردو تێڕوانەکانی ئەرەستویان پەسەند کردبوو چونکە هەستیانە کرد ئەو تێڕوانینانە لەگەڵ مرکزیەتی ڕۆما ئەگونجێ و هەر کەسێک دیژی ئەو تێڕوانینە بۆ ئەیان کوشت گاریدە بە حاڵە حاڵ دەرچوو هەرچەند خودی پاپا ڕەفیقی نزیکی بوو بە حاڵە حاڵ دەرچوو لە کوشتا یعنی ئالێرە مەسەلە گەورەکە دێتە ئاراوە کە لە زانستە پیرۆزیمان نییە بەعکسەوە پیرۆزی شکاندن هەیە. زۆر سوپاس چووکە کاتم نەماوە مامۆستا دکتۆر عیماد گوانی پێویستە موسڵمان لە ئێستا بەدواوە چۆن مامەلە لەگەڵەوە پێشکەوتنە زانستیانە بکات. والله کاک دکتۆر ئێمە لە عالەمی ئیسلامی کۆمەڵێک مەشاکیلی گەورەمان هەیە یعنی لە مەشاکیلە گەورەکانی عالەمی ئیسلامی زوڵم و ئیستبدادە یعنی کاتێک کە ئێمە توانیمان عقل بجێڕینەوە بۆ صاحب عقلەکان مەجالێک بێڵینەوە سوڵتانێک و عەسایەک نەبی بەسەر بیرکردنەوەکانمان و ئەو جار لە نەزەریە و تێگەیشتنی قورئانش حاڵی بوون بەخۆی یعنی بابەتەکان دەکەونە سەر پێ ئەوەی کە جەنای مامۆستا باسی کرد زۆر جوانە بەڵام من یەک شت هەیە لە نەزەریە ئیسلامیە
ئیسلام وەکو دین بەدیدی ئەمەیە علم و هەروەها فەلسەفە هونەر هەمویان یعنی لە دیدی ئیسلامیە تێڕوانینیان یاسایان بۆ دانراوە بۆیە هەر چەندی مەثەلەن پرسیاریش بکرێت لە ئیسلامە پرسیار مەمنوع نیە بەڵام لە نەتیجەیە تۆ کۆمەڵێک بابەت هەیە لە سنووری عەقلانین کە لە سنووری عەقلانین ئەبێ بگەڕێنەوە سەر بڕوابوون بەغەی با چونکە بۆ توانای مرۆڤ توانایەکی دیاری کراوە لەو سنوورە دیاری کراوانەی ئەبێ وحی ڕێگاکانی بۆ کورتەکاتەوە ئەو فەرق هەیە ینی لە نێوان زانست و لە نێوان دینە دین ڕێگا درێژەکان کورتەکاتەوە وەڵامی هەندێک پرسیار ئەداتەوە کە مرۆڤەکان پێویستان بە هەزارها ساڵەیە تاگەن بە وەڵامی بەڵام لە دینە کاتێک کە وەڵامەکان دەداتەوە مەسافە کورتەکاتەوە بەڵام ڕێزش لە عقل ئەگرێ بەقەدەر ئەوەی کەوا توانای پێدراوە بڕوە خی پەروەردگارم بناشم. زۆر سپاس دکتۆر عیمادگوانی مامۆستا حوسێن ڕابی کە لە مەڵقەی پرۆگرامی لەگەڵ ئادەم لەگەڵم بوون وەڵامی پرسیاری ئێمەتاندایەوە. سپاس بۆ هاوکارانم تا دیدار ڕێز وڵای ئێمە قوڵ و فەرموون خواتان لەگەڵ.